ئاماژەکانی زیندووکردنەوەی ڕێکەوتنی ئەتۆمی نێوان ئێران و ئەمریکا لە چوارچەوەی لێدوانە دیبلۆماسیەکانەوە ڕوونتر بوونەتەوە، بە تایبەتی بەرپرسانی تاران و واشنتۆن جەخت دەکەنەوە لەوەی ڕێکەوتنی 2015 پێنجکۆیەک بەردەستە نەک دوور. سێشەمەی ڕابردوو خولی هەشتەمی گفتوگۆکانی ڤیەننا وەگەڕکەوتنەوە بە پێی وتەی گەورە دیبلۆماتێکی ئەمریکی بۆ ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ. کۆشکی سپی هیواخوازە تا کۆتایی ئەم مانگە گفتوگۆکان بگەنە ئەنجام. پێشتریش بەرپرسێکی گەورە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا کۆتا ڕۆژی مانگی ڕابردوو بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیاند بۆ زیندووکردنەوەی ڕێکەوتنامەکە تەنیا چەند هەفتەیەکمان ماوە. لە دوای پاشەکشەی ترامپ لەو ڕێکەوتنە لە 2018 ئێران لە بواری پیتاندنی یۆرانیۆمدا پێشکەوتنی گەورەی تۆمار کردووە. ئەوە ژوای کردو خۆراواییەکان زیاتر پەلە بکەن بۆ گەڕانەوەی ڕێکەوتنی ئەتۆمی کە بە پلانی کردداری گشتگیری هاوبەش ناسراوە، چونکە نایانەوێت ئەو وڵاتە لە بەرهەمێنانی چەکی ئەتۆمی نزیک بێتەوە. بە تایبەتی بازنەی پیتاندنی یۆرانیۆمی ئێران بە تەواوەتی خۆماڵیە و بە پێی بۆچوونی پسپۆڕان هەر وڵاتێک بتوانێت ئاستی پیتاندن بگەێنێتە 60 زۆر بە سانایی دەتوانێت بۆ 190 بەرزی بکاتەوە. هەر لەو بارەوە ئیبراهیم ڕەئیسی سەرۆکۆماری ئێران بە بۆنەی یادی هەمین ساڵ ڕۆژی شۆڕشی ئیسلامیەوە بەرپرسانی ئەمریکای بە درۆزن ناوبرد کە نایانەوێت بگەڕێنەوە بۆ ڕێکەوتنەکە و کات دەکوژن. جەختیشی لەوە کردەوە بە پێی فتوای ئایەتوڵڵا خامنەیی وڵاتەکەی بەرهەمێنانی چەکی ئەتۆمی بە حەرام و قەدەغەکراو دەزانێت. دووشەمەی ڕابردوو 33 ئەندامی کۆماری ئەنجومەنی پیران هۆشداریاندایە کۆشکی سپی لە گەڕانەوەی بۆ ڕێکەوتنی ئەتۆمی و لەمپەر دروستکردن لە بەردەمیدا ئەگەر ئیدارەی جۆ بایدن ڕێگەی پێداچوونەوەی تەواو نەدات لەو ئەنجومەنەدا. هەندێک بەرپرسی پێشووی ئەمریکا دەڵێن واژۆکردنی ڕێکەوتنێکی نوێ بەو مانایە دێت کە ئێران بۆ ماوەی 8 ساڵ لە پیتاندنی یۆرانیۆمی پێویست بۆ بۆمبی ئەتۆمی دوور دەکەوێتەوە، بەڵام بەبێ ڕێکەوتن ئەو مەبەستە چەند هەفتەیەک یان چەند ڕۆژێک دەخایەنێت. ڕۆبێرت ئاینهۆڕنی بەرپرسی باڵای پێشووی وەزارەتی دەرەوە و ئەندامی بەرزی پەیمانگای بڕۆکنینگر کە سەنتەرێکی توێژینەوەی لە واشنتۆن دەڵێ لە حاڵەتی نەبوونی ڕێکەوتندا ئێران دەتوانێت پیتاندنی یۆرانیۆم چڕ بکاتەوە و ڕێژەیەکی زۆر یۆرانیۆمی پیتێنراوی ڕێژە بەرزکەڵەکە بکات. ئەوەش ئێران نزیک دەکاتەوە لە دەوڵەتی ئەتۆمی و ئیسرائیل و کەندا و تووشی ترس و دڵەڕاوچێ دەکات. ئەوەش زەمینەی جەنگ و هێرشی خۆپارێزی دەخوڵقێنێت. ئەمریکا بۆ گوشارخستنە سەر ئێران لە زمانی وتەبێژی کۆشکی سپی جین بساکیەوە ڕایگەاند ئەگەر بە خێرایی نەگەڕێنەوە بۆ ڕێکەوتنەکە دواتر مەحاڵ دەبێت. بۆیە ڕۆبێرت مالی نوێنەری ئەمریکا بۆ دۆسەی ئێران بە پەلە گەڕاوەتەوە بۆ گفتوگۆکانی ڤیەننا. جین بساکی دەڵێ ڕاستە هەمووان لە ڕێکەوتنەکە دەترسن، بەڵام ئەگەر لە چەند هەفتەی داهاتوودا پێی نەگەین پێشکەوتنی ئەتۆمی ئێران بەردەوام دەبێت و مەحاڵە بتوانین بگەڕێینەوە بۆ ڕێکەوتنی 2015 ئەتۆمی. ئەمەش بە جۆرێکی دیکە هەمان لێدوانی بەرپرسانی ئێرانە کە گەڕانەوە بۆ ئەو ڕێکەوتنە و هەڵگرتنی هەموو سزاکانی سەروڵاتەکەیان بە تەنیا ڕێگە چارە دەزانن و جەخت دەکەنەوە لەوەی کلیلی ئەوەش بەدەستی بەرپرسانی ئەمریکایە.